چۆنە؟ ئەفەرین! سەیری ئەو چاوە جوانەی ئەیە وەرچەند پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە وردی لەیە زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە چەپڵەکانتان! لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێ سەردانکەری شار و گەیە وانە وتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە! لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە وتەی تازەی پێیە هەماکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم، من ئەمڕۆ لە شارە جوانەکەی هەڵەبجەم. لەگەڵم مناڵە ئازیزانە گفتوگۆکەین لەسەر شێوازەکانی ڕەوشتەکانی ڕۆیشتن بۆ میوانی و شێوازەکانی مامەڵەکردن لەگەڵ میوانە. بەو هیوایم کە سوود بە هەموو لایەک بگەێنین. لەگەڵمانە بێن. بەیانیتان باش. ئەفەرین یەک چەپڵە بۆ خۆتان. ئەی برسی پێتان خۆشە ئەمڕۆ هاتوون بۆ هەڵەبجە؟ منیش زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەیە. ئێستا ئێم بۆ لای وتان باشە؟ ئەفەرین. چۆنی؟ باش باشی؟ ناوت چییە؟ هەزی ئەفەرین. ئەی تەمەنە چەندە؟ حەوت حەوت. ئەی تەمەن درێژبی لە پۆلی چەندی؟ یەک یەک. هەر بژی ئەفەرین. باشە گۆرانی ێزانی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ بەم بەیانیە؟ بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ؟ پەرتووکی خۆت دەربێنە نە. یە. پەرتووکی خۆت دەربێنە وریا بە ئومێد بێنە نە. ناوی خودای لێبێنە ئێ. پیت و پشەی و خوێنە گەر پێ ڕسکەین بۆ وشە ئەوە ئاهیلەم گەشە کە وشە کرد بەڕستە ئەوە هیوا و مەبەستە ئەفەرین. هەر بژی یەک چەپڵە بێز بۆ هاوڕێمە. باشە تۆ پێ خۆشە ئەمڕۆ هاتوون بۆ قوتابخانەکەیەوە؟ دە باشە سەیرێکی کامێرەکە بکە بڵێ زیتەڵێ هاوڕێم بەخێر بێ بۆ هەڵەبجەی شەیی. دەی سەیری ئەو کەوا بڵێ. زیتەڵی هاڕێم بەخێر بێ بۆ هەڵەبجەی شەهید زۆر سپاس هاوڕێکەم سپاس. چۆنی؟ باشم باشی؟ باش. ناوت چییە؟ دێنی دێنی. ئافەرین دێنی. تۆ چی بۆ دێنی بۆ ماڵە خزمەکانێ؟ دێنی واتە میوانی وایە؟ ئافەرین. دێنی ئەو گوڵە جوانە چییە بەسەرتەوە؟ ئەسمیحان ئەی زۆر جوانە منیش بیکەم بەسەرمەوە. باشە ئەو پۆشاکەکانی تۆ سوورە ئەوەی منیش سوورە؟ حەزت لە ڕەنگی سوورە؟ ماڵێ سوور ڕەنگێکی زۆر جوانە ئافەرین. باشە دێنی ئەو تۆ لە پۆلی چەندی؟ یەک
یەک لە پۆلی یەکەمینم گوڵی کەژاوەی ژینم ئاو گوڵی بەسەرتەوەی زۆر جوانە ئادی وەرە بزان بۆنی خۆشە ئەی هاوار لەو بۆ نەخۆشە دێنی باشە شتێکم پێ بڵێ تۆ کاچی بۆ میوانی لەگەڵ خێزانەکەتە هارە هاریەکەی بۆچی نابێ خەڵک بێزار بکەین وایە ئافرین ئەی باشە کە چووی بۆ میوانی ئەبێ شەو هەتا درەنگ بمێنیتەوە ماڵەکەوە بکەن خەومانیە نابێت تا درەنگ بمێنینەوە بێ زوو هەستین وایە ئافرین دێنی گۆرانی زانی ئەدی گۆرانێکمان بۆ بڵێ كبشكلانة ولانا قينا سبشتانا زوجير ميربانا ماسف أكا ورجانا كرمشك زوريايا لكي لكورونايا خوي ونقص حوركاني غفاري زبجواني كاتيكا ياري أكا خوي زقناكا بش آويناني دستكاني بانك أشوا ئافرین هەر بژیت یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر ئەی باشە دێنی تۆ کەلانە خۆی دەسەکانە شۆی بەڵێ بەچی بەشە ئافرین بە شامپۆ هەر بژی دێنی گیان تەمە درێژ بی چۆنی باشی ناوت چییە نەی ناوێکی زۆر خۆشە نەی ئافرین نەی لە پۆلی چەندی ئافرین هەر بژی ساڵێکی ترە چیتە پۆلی دوو وایە ئەی ساڵێکی تر ئەچیتە پۆلی سێ وایە کەواتە تۆ بەردەوامە بی لە خوێندن وایە ئافرین هەر بژی باشە نەی پرسیارێکی لێکەم تۆ لەگەڵ دایک و باوکتا چی بۆ میوانی بۆ باڵی خزمەکاتان باشە ئەی باشە کە چووتە ئەوێ بە عەقڵی لای دایە و باوە و دانیشیان دەستکاری کەلوپەلی ماڵەکانی خزمەکاتانەکەی لای باوکو دایکم ئەفەرین بۆچیە بێ لای دایک و باوکتەوە دانیشی لەبەرەوەی نابێ هاری بکەی وایە نابێ و ماڵە تەواو بێزار بکەی ئەفەرین یەک چەپڵی بەهێز بۆ نەی ئەتوشی نەی چۆنی باشی ناوت چییە دیما هادی باوکت چۆنە باشە ئەفەرین بڵێ زیتەڵا واڵیە پرسی باش ئەفەرین دیما ئەوە لە پۆلی چەندی ئەفەرین لە پۆلی چەند ئەی ساڵێکی تر پۆلی دوو ئەفەرین دیما تۆ مامۆساکانە خۆشەوێ زۆر بۆچی ئەفەرین لەبەرەوەی فێری زانست و زانیاریمان دەکەن هەر بشین گۆرانیە زانی ئەدی گۆرانێکمان بۆ بڵێ پەپولەی نەخشینم بە دوو باڵی ڕەنگینم من پەپولەی نەخشینم بە دوو باڵی ڕەنگینم ئەفرم لا دەشت و سەما هاوڕێتی لەگەڵ خەما ئەفرم لا دەشت و سەما هاوڕێتی لەگەڵ خەما ئەفەرین باش تۆ ئەتوانی بفری بۆچی ناتوانی بفری چونکە ئێمە باڵمان ئەفەرین چونکە ئێمە باڵمان نییە پەپولە باڵیەیە هەر بشی دێت چەپڵی بەهێزی بۆ لێبەر ئەفەرین سوپاس بۆ تۆ چۆنی باشی ناوت چییە ئەفەرین سای من ناوم چییە ئەفەرین زیتەڵا باشە تۆ ئیتر ئەبێ بەردەوام سێری شاشەی کورسا بکەی لەبەرەوەی لەوێ من نەبینی خۆشە بینیتەوە باشە باوڕێکانە بڵێ بەردەوام سێری شاشەی کورسا بکەن لەبەرەوەی زیتەڵەی هاوڕێمان هاتووە بۆ شاری هەڵەبجە و مناڵەکانی بەسەر کردوتەوە باشە ئەفەرین گۆرانیە زانی ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ پریم لای داشت خاخیبە ڕۆشتم بۆ ئاسمانی ژیر و زۆر جوان هەست تێرا بانگی کردم مانگ چاوی لێرا گرتم ئەفەرین یەک چەپڵی بەهێزی بۆ لێندەی هەر بشی سایکە دەبێت درێژبی سوپاس بۆ تۆ چۆنی باشی ناوت چییە شرام تۆ خەڵکی کوێی هەڵەبجەی شەهید ئافەرین شراب بۆ ئاقشە جواندایە ناوەزانی و تەمنیە یان هەموو ڕۆژیاوە تۆ پاک و خاوێنی هەموو ڕۆژە پاک و خاوێنی ئافەرین کەواتە بێ هەموو ڕۆژە پۆشاکەکانمان بە پاکی لە بەرکەی نەبێ بە پاک و خاوێنی ڕایگری شەڕەشاق نەکەی دوای پۆشاکەکانی پیسکەیت و بڕۆیتەوە بۆ ماڵەوە دایکەمان دووکەی باشە ئافەرین گۆرانیە زانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ مشکلانە ولانە
جسر بشتو دانا نه. توجير بەنە تربانا ماسك ئەگار ڕۆژانە كروشك زوريا یایە رقيق كورونا نایە خوي قشط ورقاني Yeah. وبارزن بجواني ئافرین يعني داكا خويا بسنين داكا بيبقاني بيت بروا لستكاني باكشوا ئەفرین ئەی تۆ پێم بڵێ تۆ خۆ پارێزی لە کۆرۆنا بەچی كورونا بەوەی کە ماسکە بەستی وایە سكيش ئەبێ دەستکێش لە دەستکەین ماسک ببەستین نابێت تەوقە لەگەڵ خەڵکا بکەین نابێت زۆر بچینە ناو قەرە باڵقیەوە باشە هەر بژی یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر ئافرین سپاس بۆ تۆ جوانی باش باشی و بۆ بێدەنگ دانیشتووی پێ خۆش بۆ ئەمڕۆ مناتم بۆ وەڵەبجە ئافرین تەمەنت چەنە و ناوت چییە دیت ناوتم پێ بڵێ لانو لانۆ ئافرین لانۆی تەمەنت چەنە حوصة 7 ساڵ هەر بژی لانۆ حەزت لە قوتابخانەیە زۆر زۆر ئێ باشە منش حەزم لە قوتابخانەیە وەکو تۆ ئەبێ بەردەوامی ئەبێ وانەکانە بە باشی خوێنی باشە باشە پرسیارێکی لێکەم تۆ ئەچی بۆ میوانی لەگەڵ خێزانەکەتە بلى ئافرین ئەی کاچی بۆ ئەوێ دەنگە دەنگەکەی لا بۆچی لبابك مداني شموخم ئافرین نابێ و ماڵە بێزاکەی کە چووی باشە ئەبێ هەوڵ بی لە پاڵدایک و باوکتا دانیشتی ئەگەر مناڵیان هەبوو هەر لە خۆتەوە نەچی بڵێ وەرن با یاریکەین و شەڕە شەقکەین و مناڵەکان بێزاکەین باش ئەبێ بەدایە و باو بڵێ چم لەگەڵ مناڵەکانی یاریکەم ئەگەر پێی خۆش بوو ئەو کاتا توانی بچی باشە ئەفرین یەکچە بڵێ بەهێز بۆ خۆ هەر بژی ئەفرین چۆنی ماشي باشی ئەوتم بزانم ئەم ناسیتەوە ئەم ناسیتەوە کێم زیتەڵە یاوڕێوە وایە ئەی کە جوانە پێ خۆشە کە ئەمڕاتم وێرە باشە پێم بڵێ ئەگەر من بێم بۆ ماڵتان دانی شمەر نەڕۆمەوە هەر دانی شمەر نەڕۆمەوە دانی شمەر نەڕۆمەوە تۆ بێزارەبی لێم ئەی چۆن ئەبێ بێزاربی ئافرین باشە ئەی تۆ کاچی بۆ ماڵان زۆر زۆر ئەمێنیتەوە دانیشی ئەبێ کەم دانیشی بۆ ئەوی ئەو ماڵی کاچی بۆ ماڵیان لی بێزار نەبی وایە ئافرین هەتی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ ئاو جارە بۆ هاوڕێکە وتبوو هەرەو گۆرانێ بۆ منیش بڵێ سمۆرێ کاوڕێمە لەناو پۆلیشدا پێمە زۆر وریاە بچووکە خنتی لەو ئێستا سووکە پێمان دەڵێ وریاوت لە دەرسا زۆر ئاسابن هەر جارێ بە بابەتێک کا فێمان دەکاتی تێک هەراشە چەند بچووکە هێندە کارا چاپووکە سپاس بۆ تۆ ڕێگە خۆشمانەیە وەک چاومە ئەفرین هەر بژی زۆر سپاس یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی چۆنی باشی باشی چۆنی ئەحواڵێ ناوت چییە ئاسان ئاسان برسیتە نا برسیمە بۆچی برسی و نییە تۆ نانە خواردووە نانی بانی ئافرینە بێ ئاوا وریابی بانی هەر نانی بانی بخۆی بۆی کاتی تە قوتابخانە زوو برسی و نەوێ باشە ئاسان یەک پرسیارە لێکەم یەک کۆی یەک ئەکاتە چەند ئەها زۆر ئاسانە ئافرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی ئاسان تۆچی بۆ ماڵان بۆ میوانی لەگەڵ خێزانەکەتە بەڵێ ئەی باشە کە میوا بینی ئەڵێ ئەڵڵا میوە شتی واکەی نا ئافرین نابێ ئاوا بکەی لە بەرەوەی دایک و باوکە تاریخە بنەوە ئەڵێن سیرکە مناڵەکەمان میوەی نەخواردووە لە ماڵان نەبێ وایە ئافرین ئاسان گۆرانێکم بۆڵێ ئادی پۆلی لە پۆلی دەرچوون پۆلی یەکەمەوە لە پۆلی دووەمم یاخوا پیرۆز بێ لێمە خوێندنی ساڵی نوێن ئەم من قوتابیەکی وریا گەڕایەڵی مامۆستام قوتابخانەم زۆر خۆشە بێ چونکە دڵتیایی دەسرەوێت ئەفرین هەر بژی یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی ئاسانکە دەمە درێژ بی چۆنی باشە باشی ناو چییە لیرە لیرە ناوێکی زۆر خۆشە لیرە تەمەنە چەنە حەوت ساڵی لە پۆلی چەنی لە پۆلی یەکەمینی گوڵی کەژاوەی ژینی ئەو تەوقەیە بەسەرتەوە زۆر جوان و لێ هاتووە وایە باشە یەک شتم پێ بڵێ
کە بچووی بۆ ماڵان ئەبێ پێشوەخت تەلەفۆنیان بۆ بکەین یان یەکسەر بچین تەق لە دەرگا بین و خۆمان بکەین بە ژوورە ئەبێ پێشوو تەلەفۆنیان بۆ بکەین ئافرین بۆچی لەبەر ئەوەی ئەگەر ماڵەکە خەوتە بن نابێ ئێمە یەکسەر بڕۆین هەڵیانسێنینەوە تەق لە دەرگا بدەین ئەبێ پێشوو تەلەفۆنیان پێ بکەین ئەگەر هەست سابوون ئەڵێن بەخێربێن ئەگەر هەڵ سابوون نابێ بڕۆن بۆ ماڵێ ئافرین و زانیاریانی چەند بەسوود بوو من ئەو شتانە نازانم بەڵام پیاوتم کەچی ئەو خۆی زانێ ئافرین هەر بژێ هاوڕێکەم تۆ هاوڕێکی زۆر چوست و چالاکی هەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ سمۆریە کابرامان لەناو پۆلیشدا پێم زۆر وریایە بچووکە خنجی لەو ئێسک سووکە پێمانەڵێ وریا بن لە دەردا زۆر ئازار هەر جارێ و بە بابەت هەیە جوان فێرمانە کاپی تێبەلاشە زۆر بچووکە هێندە کارە و چاپکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشمانەوەی وەک چاومان زۆر سپاس بۆ تۆ شاوڕێگیان خۆشمانەوەی وەک چاومان سپاس یەکچە بڵێ بۆ لەبەر هەر بژی ئافرین باشی ناو چییە؟ کیانوش چی؟ کیانوش کیانۆ ئافرین کیانۆ تەمەنت چەنە؟ 6 شەش لە پۆلی یەکی؟ بەڵێ قوتابخانە و زۆر خۆشەوێ؟ بەڵێ. ئافرین ئەی هاوڕێکانی قوتابخانە و خۆشەوێ؟ بەڵێ. باشە ئەگەر بێن بۆ ماڵتان هاوڕێکانە تۆ خەوتبی بێزارەبی؟ بەڵێ ئافرین کەواتە تۆ نابێ هەر لە خۆتۆ بچی بۆ ماڵی هاوڕێیەکە ئەگەر خەوت بێ ئەبێ پێشۆخت ئاگادارێکی تۆ بزانی بە خەبەرە خەوتووە کاروباری هەیە وایە؟ وایە. لە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ ئەسمۆرەی دارەوان گوێ زۆر خۆشە بۆستان هیزرزر شارەوە بیخاکمی دارەوە ئەو ساوەرە خوارەوە خۆتم لێ بەشارەوە ئافرین باشە ئەوە سمۆرەی ئەسقانە خوا؟ نا ئەی چی خوار بیرم چۆوە؟ ساوەر؟ چی؟ گوێز؟ ئافرین سمۆرەی گوێزە خوا یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی چۆنی؟ باش باشی؟ ناوت چییە؟ ڕاکۆ؟ ئافرین ئەی تەمەنت چەنە؟ 5 5 باشە تۆ حەزت لە قوتابخانەیە؟ زۆر ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ سمۆرەیەکە ڕێمە لە پۆلیشا پێم زۆریە و بچووکە خنجی لێ سکسووکە پێمانە لە وریا بوو لە دەردا زۆر ئازابن دارە و بە بابەتی دوان فێرمان دەکا پیتێک بەلاشە چەند بچووکە ئیندە کارە چاپکە سپاس بۆ تۆ هاوڕێگە خۆشمەندی و تۆ ئافرین باشە تۆ هەوڕێتی سمۆراکەی؟ حەزەکەی سمۆرەکە بەسەردارەوە بێ یان لە قەفەزا بێ؟ سەردار ئابێ بەسەردارەوە بێ لەبەرەوەی ئەوی شۆک و ئێمە ئازادی خۆی وەرگێ نابێ ئێمە لە قەفەسا زیندانیکەین وایە؟ کەواتە ئەگەر هاوڕێیەکە بینی سمۆرەی هەبوو لە ناو قەفەسا ئەبێ پێی بڵێ وازی لێ بێنە بەرڵای کە ئەو گوناحە نابێت لە ناو قەفەسا بێ وایە؟ ئافرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ سەوتە بەرزکەرەوە جۆم لێ نییە؟ ڕۆڤەر ئافرین لە پۆلی چەندی؟ لە پۆلی چەند؟ یەک ئافرین ئەدی گۆرانێکم بۆ بڵێ؟ گۆرانی نازانی ئەی نوکتە ئازانی؟ باشە پێم بڵێ تۆ کاچی بۆ ماڵان ئەوە پاڵەکەوی هەر لە خۆتۆ لە ناو ناوەڕاستی ژووری میوانەکەی پاڵکەوی تو قاچە درێژکەی؟ بۆچی؟ ئەفەرین لەبەرەوەی عیبە نابێت کە چووینە ماڵان هارەهاری بکەین و ماڵەکە بێزاکەین وایە؟ ئەفەرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئەفەرین تۆ حەزت لە قوتابخانەیە؟ زۆر؟ یان زۆر زۆر؟ یان زۆر زۆر زۆر؟ کامیان؟ زۆر زۆر زۆرەکە؟ ئافرین کەواتە بێ هەوڵ بێ ئەبێت تێبکۆشی ئەبێ وانەکانە بە باشی بخوێنی باشە؟ باشە کەوانەوە هەبوو ئەبێ بچی بۆ ماڵانیان نەبێ لە ماڵەوە وانەکانە بخوێنی بۆچی؟ لەبەرەوەی وانەکە گرنگترە لە میوانی وایە؟ ئەگەر زۆر گرنگ نەبێ نابێ بچی بۆ میوانی وایە؟ ئافرین ئەی گۆرانی ئێزانی؟ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ؟ وریا بەپێس کا زۆر ئازابن هەرجار و بە بابەتێ زۆر فێرمان دەکات بەناشە چەند چووکە هێندەکان و چاکووکە سپاس بۆ تۆ هاوڕێکیان خۆشماندەوێ وەک چاوە ئەفەرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش چۆنی؟ باشی؟ زووە لەسی بەیانی بە بێدەنگی و ئاسانی یان قیژە قیژەکەی؟ بە بێدەنگی و ئاسانی ناوت چییە؟ دیاگۆ ئەفەرین دیاگۆ لە پۆلی یەکی؟ قوتابخانە خۆشە؟ پۆلی یەک خۆشترە یان دوو؟
ڕادیۆیان خۆشترە. ئافەری نەردووکیان خۆشترە لەبەرەوەی هەتا پۆلیەک نەخوێنی ناتوانانی بچیتە پۆلی دوو. ئەگەر پۆلی دوو نەخوێنی ناتوانانی بچیتە پۆلی سێ وایە؟ ئافەری نادی گۆرانیەکەم بۆ بڵێ؟ ئەی نوکتە ئازانی؟ ئەیدە باشە من شتێکی لێ پرسم. ئەگەر بچیتە ماڵێکەوە بە دەنگی بەرز گۆرانی بڵێ بێزارە بنیان بێزار نابن. کەواتە چوویتە ماڵێکەوە نابێ بە دەنگی بەرز گۆرانی بڵێ وایە؟ ئافرین دەبە هاوڕەکانێ بڵێ هاوڕێیان کاچن بۆ ماڵان بە بێدەنگی دانیشن لە لای دایک و باوکتان لە لای خێزانەکەتان بۆ ئەوی بێزاریان نەکەن. دەی سێری کامێرەکەکەوە بڵێ. ئەگەر بچم بۆ ماڵان نابێت پێشەقێژ و هەروەهاجی بکەن. ئافرین یەک چۆم لێ بەهێزی بۆ لێبەر هەر پێشی سوپاس بۆ تۆ. باشی ناو چییە؟ باران. بارانە و بارانە باران باشە بە وەرزی هاوین بارانە بارێ؟ ئەی لە چ وەرزێکا بارانە بارێ؟ زستان و چیتر؟ زستان و بەهار چیتر؟ پاییز وایە؟ ئەکەواتە لە وەرزی هاوینا باران نابارێ ئاو کەمە بێتەوە بۆیە پێویستە ئێمەش گرنگی بە ئاو بین و نابێ ئاو بە فێڕۆبین لە وەرزی هاوینە وایە؟ هەر بژیت ئەدی گۆرانێکم بۆ بڵێ؟ نەیزانی ئەدیە سەر پێ؟ دەست بۆ سەرەوە هەردووکی دەست بۆ لاتەنیش دەست بۆ خوارەوە دەست بۆ سەرەوە ئیکە جوانە پێگەنێ دەست بۆ سەرەوە بۆ لاتەنیش بۆ سەرەوە بۆ لاتەنیش بۆ سەرەوە بۆ لاتەنیش من بردمەوە ئافرین دانیشە هەر بژی چۆنی؟ باشم. باشی ئەوە چییە بە خشتەوە شتە جوانە؟ تەوقەیە. تەوقە چۆنی؟ باشمە ناو چییە؟ هاتنی عاشق. ئەفەرین تەمەند درێژ بی ئەوە قژە بەچی ئاوا ڕەش و درێژ و جوان بۆتەوە؟ شۆردومە. ئەفەرین نەبێ بەردەوام قژمان پشۆی نەبێ خۆمان پشۆی نەبێ بە باک و خاوێنی قژمان ڕاگرین وایە؟ بەڵێ. بۆچی؟ لەبەرەوەی کە ئەگەر با پاک و خاوێنە قژمان ڕانەگرین پیسە بێ و چڵکە نەبێ بۆ نییە. هەر بژی ئافرین گوێتان لێم ناڵان هاو هاوڕێمان ڕێنماییمانەکە ئاڵێ پێویستە خۆمان بە پاک و خاوێنی ڕاگرین و قژوشتمان بشۆین بۆی بۆنمان نەیە ئەفەرین ئەی باشە شتێکم پێ بڵێ کە چووی بۆ میوانی ئەبێ پۆشاکی پیس و ناشرین لە بەرکەینیان پاک و خاوێن بین. پاک و خاوێنی پاک و خاوێن لە بەرکەی. ئەفەرین یەکچە بڵێ بۆ لێبەر هەر بژی ئەی گۆرانیە زانی ئەدی گۆرانیەکە بۆ بڵێ پەرتووکی خۆت دەربێنە وریا بۆمێ دڕێنە ناوی خودای لێبێنە پێت و شەی بخوێنە گەر پیت ڕسکەی بۆ وشە ئەوە ئایندە دگەشە کە وشەت کرد بە ڕستا ئەوە هیوا و مەبەستە. ئەفەرین یەکچە بڵێ بەهێز هەر بژی هاوڕێکم زۆر سپاس بۆ تۆ. چۆنی؟ باشی ناو چییە؟ وارە ساڵم. ئەی گیانە و ناوی کەم خۆشە ئەو بەچی قژەوا درێژ و جوان بۆتەوە؟ ها؟ ئەی شووی زوو؟ ئەی باشە گەر نەیشۆی چی ئەبێ؟ چەڵکن و پیسە بێ وایە؟ دوایی بۆ نییە بۆنی ناخۆش وایە؟ زۆر واناخوێنی تو سعیەکەی؟ ئافرین هەر بژی دەست خۆش بێ بەردەوامی لە سعیکردن باشە؟ ساڵێکی تر لە قۆناغێکی باشترا ببینەوە هەر بژی. چۆنی؟ باشی؟ ملوانکە جوانە چییە لە ملتا چ ڕەنگێکە؟ ئەی ئەو تیشێرتەی من ئەم تیشێرتە ئەمە سپیە؟ سوورە وەکو ملواکەکەی تۆ وایە ئافرین ناوە چییە؟ ئاڵێ ئافرین ئاڵێ قوتابخانە و خۆشەوێ زۆر ئەیوانەکانە بە باشی خوێنی ساڵێکی ترە چتە پۆلی دوو بەڵێ بێ ئافرین ئەدی گۆرانیەکە بۆ بڵێ. یەکتەنا خودایە دوو بابا هودایە سێ خوشک و براکانم چوار هاوڕێکانم پێنج وردەکانی ئیسلام شەش وەکاتی خەوەستان حەوت بۆ نانی بەیانیان هەشت بەرەو قوتابخانەمان بەدەست پێکیوانەکان لە ئەڵڵا بەخراوەکان ئەوانەی کە پێغەمبەرمان موژدەی باشتی پێدان. ئافرین هەر بژی یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر ئافرین سپاس بۆ تۆ. چۆنی؟ باشی ناو چییە؟ ساوان. ساوان ئافرین ساوان ناوی من خۆشە زیتەڵە. بەڵێ. زیتەڵە واتای چی؟ یان واتای وریا و ژیر وایە؟ تۆ پێ خۆشە هاوڕێتی مرۆڤی وریا بکەی؟ بەڵێ. ئافرین چووکە خۆشە مرۆڤێکی زۆر وریای باشە یەک شتە پێڵێم ئەگەر چووی بۆ میوانی ئەبێ زۆر بمێنیتەوە یان کەم؟ بۆچی؟
لبروي أجر سعيك ما لبي ناتواني شو بيكين لو تبين يكي فتيني وبو متوب عفرين شو تالي بوريان نبي زور منه لمالان لبروي الرنجة سعيمان هبي بينو زو سعيه كمان كي هربشي قراني ساني قراني خوش هدي قراني كم بوبله يقرأ بالله خون بون بتيجي وعلى روح دوتان قش وجانا الله اسم دوتان دوجو دوتة جماسة قشون ده كشكسة شهر بشكرا الله اسم بريء خواتم كان شخرا وكليرا نابو برسيبني را عفرين تو كردستان خوشه به اجتماعي خوشه به ولاتك خوشه به عفرين يكسب لي بيسي بولي بل هربشي منيش بتالي اواشي واقلب خوشه به زور سپاس بوتو اي اولا منتي انا توني قسمه وكويا كملي سوا قسمين كردوه بو سنوا ويا وتون زاني من يبوير واقل جوالي كردوه اتو اوريتي من بيه خوشه بيه خوشه بين باوري عفرين كواتا بردوام تاول لسر شاشي كورسان بيه لبنوي همو عسري كاشمير بينجي عسر حتى شش ماوي من الانا من بيني لبي تواري هاوري ما بيني همو من الاني كردستان بيني برنامج زور جوان ماني باشا هدي قراني كم مبلدي اسموريت كورما يا بولي تشابما زوريا بشوكا رجلي خسوكا بما ضللي وريابا ادرزا زرع ظالم اجاري وبابا جافر ما كان ببيتر بلا شمشوكا لطاقا شافوكا سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشمانەوەی وەک چاو زۆر سپاس ئەوە لەگەڵ منە بووتە خۆشمانەوەی وەک چاومان منیش ئەوە خۆشەوی وەکو چاو میوە هاوڕێ خۆشەویستەکانی هەڵەم چەند هەمووتانم خۆشەوێ سپاس یەک چەمڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بشی چۆنی باشی ناوت چییە؟ چی؟ ئافەرین ناو زۆر خۆشە باشە پێم بڵێ تۆ کە میوانیە بۆ ماڵتان ئەبێ بچیتە ژوورێکی تر و نەی بەلای میوانەکانتە؟ ئەی چیەکەی؟ لەلای دەفاڵم دانیشت ئافەرین ئەبێ ڕێزی میوان بگری ئەبێ خزمەتیان کەی بەباشی ئەبێ دانیشی گویان لێ بگری ئەبێ کە تۆش چی بۆ ماڵان ئەبێ لەلای دەک و باوک تۆ دانیشی نابێ هارەهاری بکەی باشە؟ ئافەرین ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ شەی چاوڕەشە ئەم یاوێنی تەحەوشە ئەڵەی کا هاوڕێکانم هاتوم لاتای میوانم ئافەرین هەر بشی هاوڕێکم زۆر سپاس بۆ تۆ چۆنی؟ باشی ناو چییە؟ لیۆن ئەفەرین لیۆن نەزانیە واتای چی؟ واتای شێر ئەفەرین وەکو شێر ئەبێ ئازابی ئەبێ وانەکانە بەباشی بخوێنی ئەبێ ڕێز لە نیشتیمان بگری باشە؟ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ؟ گۆرانی نازانی باشە من پرسیارێکی لێکەم بزانم ئەیزانی یەک کۆی سێ ئەکاتە چەند؟ ئەکاتە چوار هێر بژیت یەک چەپڵەی بۆ لێبەر هاوڕێیە هەر بژیت دەمە درێژبی زۆر سپاس بۆ تۆ هاوڕێکەم بڵێ چی باوڕێیانە بڵێ ئەمڕۆ زیتەڵات و بۆ شاری هەڵەمجا ئەبێ بەردەوام چاوتان لەسەر شاشەی کورسان بێ بۆی زیتەڵە ببینن باشە هەر بژی یەک چەپڵەی بەهێز بۆ منیش لێبە دەی چەپڵەم بۆ لێبە ئەفەرین زۆر سپاس چەپڵەیەکی بەهێز بۆ خۆتان وحفيظ